پرۆگرامە کەمان پێکاتوو لەوەی کە سێ زانکۆ سوودمەند ئەبن زانکۆی هەڵەبجە زانکۆی گەرمیان و زانکۆی چەرمۆ 50 خوێنکار لە هەر زانکۆیەک کۆی سوودمەندان لە هەر سێ زانکۆکە ئەکاتە 150 خوێنکار کە سوودمەند ئەبن لە پرۆگرامەکە. ئەم پرۆگرام بۆ دیزاین کراوە بۆ ئەوەی کە ئێستا بینین هەمومان کە فراغێکی زۆر بۆشایەکی زۆر هەیە لە نێوان توانای گەنجان کە زانکۆ تاو ئەەکەن لەگەڵ ئەوەی کە بازاری کار داوایان لێ ئەەکە ئەو توانانی کە بازاری کار داوای ئەەکە لەبێ پرۆگرامەکە بە ڕاهێنانێکی چڕ و پڕاتی ئەپەڕێ کە خوێنکاران لە ڕاهێنانێکی چڕ و پڕاتی ئەپەڕن کە خۆی ئەبێتە لە 72 کاتژمێر ماوەی 5 مانگ لە هەر 5 زانکۆکە بەردەوام ئەبێ کە هەموو ئەو سکیڵانیان فێر ئەکرێن و هەموو ئەو باتانە ئەخوێنرێن کە پێویستە بۆیان کە لە دوای خوێندنی زانکۆیانە بۆ دۆزینەوەی هەلی کار و کارکردن لە کەرتی تایبەت و یاخود دامەزراندنی کاری سەربەخۆی خۆیان بۆ پێگەیاندنی گەنجانە و بۆ بەهێزکردنی تواناکانیانە و بۆ کەمکردنەوەی ئەو بۆشاییەیە کە لە نێوان توانای خوێنکارانی زانکۆ هەیە و لەگەڵ ئەو توانایی کە بازاری کارداوایان لێ ئەەکە